پەروەردگارمان بۆ سەربەرزیمان، بۆ بەرچاوڕوونیمان، بۆ عاقیبەت خێریمان، بۆ دڵخۆشیمان لە ژیانی دنیا و کاتی مردن و قیامەتدا کە حەسرەتی پەشیمانی هەڵنەشێشین، سەرنجمان لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا بۆ چەند شتێکی دژ بە یەک ڕادەشێشێ. ئەم شتانە پێمان دەڵێ ئەم دوانە وەکو یەک نین. ئەی مرۆڤ عەقڵت بخە کار، دەرسی دین و ژینتی لێوەرگرە. لە سوورەتی فاتر ئایەتی 19 تا 22 دا پەروەردگار دەفەرمێ چەند شتێکتان دەخەمە بەر چاو کە وەکو یەک نین. ئەی مرۆڤ ئەم شتانە وەکو یەک تەماشا مەکە. ژیان ئەم دوانە زۆر کەس وەکو یەکیان دەبینێ، بۆیە ناڕەحەتە بۆ هەمومان. تۆی ئیماندار ئەبێ بزانی ئەم دوانە لە یەکتری جیاوازن. یەکەم وەما یەستەوی الئەعما والبەسیر، هەرگیز وەکو یەک نین کەسی نابینا و کەسی چاوساخ. ئایا پەروەردگار مەبەستی کەسانێکە کەوا چاوەکانیان لەدەستداوە و نابیناکانن لەگەڵ کەسانێکە چاویان ساغە و ڕووناکی دنیا دەبینن؟ ئەم دوانە وەکو یەک نین؟ ئەگەر وا بێ پەنا بەخوا دوول لە کەلامی خوای پەروەردگار و لە ذاتی ئەڵڵا سوبحانەه وتەعالا خوا نەخواستە خوای پەروەردگار زەممی نابیناکانی کردووە و مەدحی چاوساغەکانی کردووە، نابە پێچەوانەوە. بەسەرکردنەوەی خوای پەروەردگار بۆ مرۆڤەکان بە لێسەنەوەی چاوەکانیان ئەگەر ڕازی بن لەسەری لەیسە لەه ثەواب ئیلا الجەنە. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ هەر خوای پەروەردگار هەر بەندەیەک لە دنیادا تاقی بکاتەوە بحەبیبەتەیهی، بە دوو چاوە شیرینە جوانە خۆشەویستەکەی لێی وەرگرێتەوە و چاوی تاریک بکا و نابینایکا و سەبر بگرێ، پاداشتی لای خوای پەروەردگار هیچ شتێک نییە بەهەژ نەبێ. هەروەها لە ژیانی دنیاشدا ئەوانەی کەوا چاوی سەریان نابینایە بەڵام چاوی دڵیان ڕۆشنایە، بەسەریان لەدەست داوە بەڵام بەسیرەتی ناوسینەیان کراوەتەوە. چەند کەس هەیە نابینایە مامۆستای چاوساغانە، چەند کەس هەیە نابینایە ڕێنیشاندەری چاوساغەکانە. ئەی خوای پەروەردگار بۆچی وشەی ئەعما و بەسیری بەکارهێنا؟ نابینا و چاوساغ بەڕێزان مەبەستی پەروەردگار لە ئەلئەعما کەسێکە دڵی نابینایە بەرامبەر بەخوای پەروەردگار، واتە بێبڕوایە، چاوی دڵی کوێرە، ئەم گردوونە دەبینێ بەڵام پەروەردگاری تێدا نابینێ. ئەلبەسیر ئەلحەمدولیلا من و تۆی ئیماندارین کەوا چاوی دڵمان کراوەتەوە لەگەڵ بینینی هەر گوڵێکە، لەگەڵ بینینی چڵەپوشێکە، دار و درەختێکە، تەماشاکردنی ئەندامێکی جەستەی خۆماندا، پارۆنانێکی سەر سفرە و خوانەکەمان لە هەموویدا خوای پەروەردگار دەبینین. ئەڵێن پەروەردگارە ئەمەی دروست کردووە، کەواتە تۆ چاوت ساغە، تۆ بەسیری.